بۆی کە چۆن تێکەڵ بووی لەگەڵ ڕێکخراوەکە چۆن کۆنتاکتە بەس لەگەڵیانە. سەرتا سڵاتان لەبەر سپاس بۆ بەخشینیان دەرفەتە. پڕۆژەی کوردستان بۆ کڵەب ئاشکرایە کە پڕۆژەیەکی ڕۆشنبیری و ڕاهێنان و پەرەپێدانی جوانەکانە. کاتێک بیرم لەوە ئەکردەوە کە چۆن بتوانم پەیوەندی بکەم لەگەڵ جۆرە پڕۆژەیەکی وا جۆرە ڕێکخراوێکی وا کە گەنجان هەم بە هەم بە کولتورکردنی خوێندنەوە ئاشناکردنی گەنجان زیاتر بە خوێندنەوە و بە برەودان بە تواناکانیان. سەرەتاوەک بەشداربێک بەشداریم کرد لە ڕێگەی ئەو نامیلکەی کە لە بڵاویان کردبەوە کە لەلایەن پڕۆژەکە بڵاو کرا بۆ ڕێکلامکردن ئەو ژمارە تەلەفۆنانی کە جایان نابوو پەیوەندیم کرد و فۆرمە ئۆنلاینەکەم پڕ کردەوە کە بەشەی ئۆنلاین فۆرمەکەت پڕ ئەکردەوە لەو فۆرمەکەم پڕ کردەوە و دواتر وەڵامەکە نێدرا کاوەک بەشداربێک وەرگیراوم. لە ماوەی بەشداریکردنمە سەرەتا قۆناغی یەکەم 4 هەفتەی خەیان لە قۆناغی یەکەمە بەشداربووەکان ئاشنا ئەکرێن بە چۆنەتی کردنەوەی کتێب واتە تۆ چۆنکە کتێبەکە خوێنیتەوە بتوانی کورتی بکەیتەوە وارۆ ئەو کتێبە بە شێوەی وتار پێشکەش بکەیت کە ئەمەش ئامادەیەکی زۆر باشە بە بەشداربووەکان کە هەریان ئايات کە لە هەفتەکانی داهاتووە چۆن بتوانن کتێبی خوێنراوی خۆیان بە شێوەی وتار پێشکەش بە دەوروبەرەکان بکەن یان بە ئەندامانی تری ئەو گروپە و بەشداربووەکانی تری ئەو گروپە. دواتر هەفتەکانی تر بە دیبیت و سیمینار و ئەو کتێبە خوێنراوی خۆت کە داوا ئەکرێت لە بەشداربووەکان هەفتانێک کتێب خوێندنەوە دواتر بەشەی وتار پێشکەشی بکەن واجگە لەوەی کە بەشەی وتار پێشکەشی ئەکەن دواتر ئەبێت لەسەر ئەو کتێبێک کە خوێندووتەوە نووسراوێک پێشکەش بکەیت. واتە بەشداربوانی ئەم جۆرە پرۆژەیە بە 3 جۆر سوودمەند دەبن هەم ئەوەی کە ئەبن بە خوێنەرێکی کارە کە کەشێکی خوێندنەوە ئەڕەخسێنێ بۆ ئەو خوێنەرانە و ئەکا کە لەگەڵ خوێنەری ترە ئاشنا بێت هەم بۆ برۆدان بە تواناکانیان کە ئەبن بە وتاردەرێکی کارە ئەگە بەشداربووەکە لە پێش ئەوە ترسێکی هەبوو بێت. ترس لەگەڵ هەنگاونانە ئەڕەوێتەوە دوژمنی ترس هەنگاونانە کاتێک کە تۆ هەنگاونە لە ستێپ یەکەمە لەوانەیە ترسێکە بوو بێت لەوەی کە تۆ چۆن بتوانێت ئەو کتێبی خوێنووتەوە پێشتر کە بە قۆناغی گویا تێپەڕ نەبوو بێت تۆ کتێبە بخوێنیتەوە بەشێوەی وتار پێشکەشی بکەیت یاخود پەیامی ئەو کتێبە بگەێنی بە دەوروبەرت بەڵام ئەمە وای کرد هەر لە سەرەتاوە کە تۆ ڕایی لەسەر ئەوە کە ترسەکە وشکا کە چۆن بتوانی کتێب بەشەی وتار پێشکەشکەی کەمە شانایە بی بە وتاردەرێکی کارە بوون بە نووسەرێکی کارە قسەیەک هەڵێ بۆ بن وتاربێژێکی باش وتاری بەرداوام وتاری بەرداوام بوون بە نووسەرێکی باشیش نوسینی بەرداوام واتە کاتێک کە تۆ چۆن کتێب ئەخوێنیتەوە لەم پرۆژەیە داوا لێ ئەکرێت کە بەشەی نووسراوە پێشکەشی بکەیت هەم سوودی بۆ خۆتە بێت کە وەکو ڕاهێنانێکە لەوانە هزری نووسین لەمەش کتاب چەسبێت و هەم بۆ بەرامبەرکەش کە لە ڕێگەی سۆشیال مێدیاکانی پرۆژەکە بڵاو ئەکرێتەوە سوود بە کەسێک بۆ کەسانش ئەگەیەنێت کە ناتوانیوە یان دەرفەتی ئەویان نەبووە لە پرۆژەکە بەشدار بن پەیام و ناوەڕۆکی ئەو کتێبە ئاشنابێ بۆ کەسانە و ئەگا کە ڕۆژە لە ڕۆژان بیر بکەنەوە بەلای ئەو کتێبەیە بڕۆن وهرا بۆ برەودان بە تواناکان لە ڕێگەی ئەو دیبیتانە ئەو سیمینارانە ئەو گفتوگانی لەلایەن بەشداربووەکانەوە دەستەکانە خۆش بێ دواتر ئەگەڕێنەوە بۆ لای تۆ سەبارەت بە فۆرمەکە قساکەین پێمان